پێشانگایەکی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلە. دابەزینی بەهای دینار وای کردووە کەس پرسیاری نرخی ئۆتۆمبیل نەکات. دیاری ساڵانێکە مامەڵەی ئۆتۆمبیل دەکات. پێشدابەزینی بەهای دینار ڕۆژانە نزیکەی 10 مامەڵەی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلی کردووە. بەڵام ئێستا ناگاتە 4 مامەڵە. ئەوەشی پێباشە مامەڵەکان بکرێنە دیناری عێراقی کە ئەوەش بۆ دۆخی ئێستا ئاستەمە. ئێمە خۆمان هیچ دەورێک لە خۆمان نبینە بێ ئەو کڕیار کە هێت لە ئێمە یەکڕێت تەبعی پێبێ بە تەبعی فرۆشینەوە شتێکی زۆر باش ئێمەش پێمان خۆشە شانازیشی پێوەکەین بەڵام لەو کاتیان نەک لە بازار گەڵا بە 55 ئێستا بۆ نمونە ئەو بێت بە 32 لە منی بکڕێ ئەیکێ زەرەکە بۆ منە بژێرێ ئەگە بۆکو پێم وتی ئەگەر ئەخێ ئەو گرێبەستی پێشانگە بخوات لە بازار لە بۆ نمونە لە بانقێکی حکومیە ئەو تەبعی بۆ بەرم بە 32 بماتەوە منش بە 32 پێفرۆشم بۆ نمونە بە 30 پێفرۆشم بە تەبع پێفرۆشم شانازیشی پێوەکەم. لە پێشانگاکانی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل خواست لەسەر ئەو ئۆتۆمبیلانەش کەمە کە نرخیان هەرزانە. زۆرینەی ئەو کەسانەشی سەردانی پێشانگاکان دەکەن تەنها نرخ تاقی دەکەنەوە چونکە دەڵێن لەم دۆخەدا ئامادەنین ئۆتۆمبیل بکڕن. طبعا ئەو کەسانێک کە زۆر زەڕوونە بنەم حاڵەتە سارە ناکڕن ئەبرێت دۆلار زۆر بەرزە و یاری ژەگات تو ێستا بە گران بیکڕیت دوو ڕۆژتە دابەزێتەوە لەوە 2 ملیۆنەکەیتە ژێرە لە سارەیە وزای دەنەستا زیاتر خەڵک ئەیگۆڕێتەوە سارە و زۆر بەکەمی ئەگەر یەکێک بیکڕێمەکەم زۆر زەڕوو بێ هەرەوەی. بازاری کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل زۆرترین کاریگەری دابەزینی بەهای دیناری لەسەرە چونکە هەر کاتێک بەهای دینار دادەبەزێت ڕاستەوخۆ خواست لەسەر کڕینی ئۆتۆمبیلیش کەم دەبێتەوە. فرۆشیارانی ئۆتۆمبیلیش پێیان وایە ئەگەر مامەڵەکان بکرێتە دیناری عێراقی کارێکی باشە بەڵام ئەوەش ئاسان نییە و چەند هەنگاوێکی پێویستە بۆ جێبەجێکردنی. هاوشین جەمال، کوردستان 24 سلێمانی.